پرسیاری یەکەمت ئەوەی کە تایبەتە بە گلدانەوەی ئاو لە وڵاتی ئێران و تەسیراتی کردوتە سەر هەردوو زێ کە دێتە ناو خاچی هەرێمی کوردستانەوە بۆ سەر بەنداوی دەربەندی خان و دوکان بە تەکید ئێمە و وەزارەتی کشت و کاڵ خۆتان ئاگادارن سەردانی وڵاتی ئێرانمان کرد و بە بەردەوامیش کۆنتاکت و پەیوەندیمان هەیە لەگەڵ سەرکونسڵی وڵاتی ئێران لە هەرێمی کوردستان و لەگەڵ وەزارەتی سەرچاو ئاویەکانی وڵاتی عراقیش بە بەردەوامی ئێمە لە پەیوەندی داین بۆی ئەو کێشەیە چارەسەرکەین لەگەڵ ئەوەی کە ئێران لەوانەیە ئەوانیش وەکو خۆیان مبڕیریانەوە بێ کە وشکە ساڵی دۆخی وشکە ساڵی هەم لە هەرێمی کوردستان چۆن وجودی هەیە لە وڵاتی ئێرانیش وجودی هەیە تەسیری کردوتە سەر ئاوی ئەوانیش بۆیە ئەوان وەکو وڵاتێک کە دەبێت گرنگی بە گلدانەوەی ئاو بدەن بە مافی خۆیانی دەزانن بەڵام ئێمە دووپاتی ئەومان کردوتەوە لێرەش دەیڵێن ئێمە لە چوارچێوەی دەستوری عێراق و لە چوارچێوەی ئەو قانونە نێودەوڵەتیانەی کە کاری پێدەکرێت کە ڕۆیشتنی ئاو لە وڵاتێکەوە بۆ وڵاتی دراوسێ مافی گشتی لەسرە لە بینی وڵاتەکاندا لەبەرەوە پێویستە بەڕاستی وڵاتانی دراوسێ لە بەردانەوەی ئاودا ڕەچاوی یەکتری بکەن و پێویستە بەڕاوێژ و گفتوگۆ ئەو کێشانە چارەسەر بکەن بە حکومەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان چەندین ساڵە لە قەیرانێکی دارایی قورسدایە و لە ئێستادا حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت هیچ کارمەندێک و هیچ کرێکارێک دابمەزرێنێ و ئەو مەشتەلانە پێویستیان بە دەستی کار هەیە و لە هەمان کاتیشدا پێویستی بە تەخسیسی مالی هەیە دارایی هەیە بۆ ئەوی کە بتوانین ئێمە ئینتاجی ڕۆکی تێدا بکەین بە هەموو جۆرەکانیەوە بە حکمی قەیرانی دارایی لە ڕاستیدا ئێمە دوای دراسەکردنێکی ورد و وەرگرتنی ڕای بەڕێوەبەرایەتی گشتی کشت و کاڵی هەموو پارێزگاکان کە خۆیان قەراریان داوە لەبەر ئەو حاڵەتانەی کە باسم کرد هەم لەبەر نەبوونی کرێکار و دەستی کار و کەمبوونەوەی فەرمانبەر کاتێک کە تەقاعود دەبێ ناتوانین کەسێکی دیکە لە جێدا بمەزرێنین هەم لەبەرەوەی کە بڕی پارەی پێویست نییە بۆ بەخێوکردنی نەمامەکان و زۆر جار ئەم نەمامگانە دووچاری سووتان بوونەتەوە دووچاری لە ناوچوون بوونەتەوە زۆر جار تەجاوزاتی زۆر گەوریان کراوەتە سەر بۆیە بیرمان لەوە کردەوە کە بەکرەیەک کە گونجاو بێ بدرێتە کەرتی تایبەت و لە ژێر چاودێری حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی کشت و کاڵ و خۆمان چاودێری دەکەین و خۆمان لەگەڵیان لەسەر خەت دەبین لە دانانی نرخ و بە ڕەچاوکردنی بڵێن پێداویستی فەرمانگە حکوومیەکانیش هەموو ئەمانە لە چوارچێوەی عەقدێکدا ئەنجام دەدرێت